میوانە بەڕێزەکان پێش هەمووشێ بە خێراتنی هەموو لایەک دەکەین. ئێستاش ڕاگەیاندنی ستافی نەخۆشخانەی قەڵاو پێشکەش دەکرێت. ڕاگەیاندنێک لە ستافی نەخۆشخانەی قەڵاوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی تەندروستی. نەخۆشی کۆرۆنایەکێک بوو لەو نەخۆشە گواستراوانەی کە تەواوی جیهانی لە ماوەیەکی کەمدا گرتەوە. بەداخەوە هەرێمی کوردستان و ئیدارەی گەرمیان بەدەر نەبوو لەم پەتا کوشندەیە. ئەم نەخۆشە کوشندەیە ڕووی لە کەرمیان کرد و دەیان کەس و ئازیزانی گیانیان لەدەستدا. بۆیە کەس ئامادە نەبوو هیچ لە کارمەندە بەڕێزەکان ڕوبەڕووی ئەم پەتا کوشندەیە ببێتەوە. کارمەندانی خۆبەخشی نەخۆشخانەی قەڵا هەر لە سەرەتاوە وەکو قەڵغان بۆ چارەسەری نەخۆشانی کۆرۆنا هەموو پەیوەندیەکانیان لەگەڵ خۆشەویستەکانیان پچڕاند و بەهاناوە چوونی توشبوانی نەخۆشانی کۆرۆنا کە داخلی نەخۆشخانەی قەڵا کراون لە ئەستۆیان گرت. بەڵام بەداخەوە لە وڵاتانی تر ئەو کارمەندانی کە لە کۆرۆنا ئیشیانە کرد هەمویان سوپاس و پێزدێنان و تاجی زێڕینیان بۆیە کرد. بەڵام لێرە تەنها بچووکترین مافیان ئەویش مافی دامەزراندنە بە شایستەیان نازانن. ئازیزان خۆشەویستان، لە ئێستادا نەخۆشخانەی قەڵا گۆڕاو بە نەخۆشخانەی هەناوی کە لە ماوەی پێشوودا لە ماوەی ئەو دوو هەفتەی کە کراوە 50 نەخۆش داخلی نەخۆشخانەی قەڵا کراوە بۆ بەشی هەناوی، چلیان چارەسەری پێویستی بۆ وەرگریاوە و دەیانیش ئێستا داخلی نەخۆشخانەی قەڵان لەلایەن ستافە بەڕێزەکانی نەخۆشخانەی قەڵاوە خزمەت دەکرێن. بۆیە شایانی باسە کارمەندانی نەخۆشخانەی قەڵا ئەمە بۆ سێم جارە گرتبوونەوە و داوای دامەزراندنەکەن. بەڵام لەلایەن حکوومەت و بێباکی حکوومەتەوە هیچ بەدەمەوە هاتنیەکیان نەبووە. بۆیە ئێمە وەکو ستافی نەخۆشخانەی قەڵا ماوەیەک هەفتادەینە کاربەدەستانی حکوومەت و وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان کە هەر زوو بەدەم داواکاریەکانی نەخۆشخانەی قەڵاوە بێن ئەگینا لە جێبەجێ نەکردنی داواکاریەکانمان هەڵوێستی کەمانە بێت. ئازیزان، ئێستاش من سێ داواکاریتان بۆ بەرزەکەمەوە. لە داواکاری یەکەمە دەست پێ یەکەم. ئەم داواکاریەکە ئێستا ئێوە ئەیبینن. ئەمە ڕاگررتنی خۆبەخشە بۆ سنووری ئیدارەی گەرمیان. بەڵام لە هەمان کاتە ئەم داواکاریە لە هەفتەی 2022 بەرز کراوەتەوە کە هیچ داواکاریەک بۆ کارمەندی خۆبەخش بەرز نەکرێتەوە. بەڵام لە 19 چواری 2022 فەرمانێک دەرچووە بە گرێبەستکردنی 91 کارمەند بۆ پارێزگای دۆک. بۆیە ئەوەی جێی پێکەنینە لێرە ئەم فەرمانە بەنیێنی کراوە. ئەگەر حکوومەتە بۆچی فەرمان بەنیێنی دەرەکە بۆ دامەزراندن بۆ زۆنێکی زەرد؟ لە هەمان کاتە لە پارێزگای سلێمانی نووسرایەکی کە بەرز کراتەوە یەک کارمە دامەزراوە، ئەویش بە تەسکیەی لایەنێک. بۆیە داواکارین لە هەموو ئەو کاربەدەستانە کە خۆیان بە خەمخۆری گەرمیان و خۆیان بە دەسەڵاتدارە نەزانن هەرزوو جوابی کارمەندانی نەخۆشخانەی قەڵا بدەنەوە، هەرزوو کارمەندانی نەخۆشخانەی قەڵا گرێبەستێکی فەرمیان بۆ بکەن بۆ ئەوەی لە سێکتەرەکانی تەندروستیە بتوانن خزمەت بکەن. ئەم کارمەندانی کە ئێستا ئێوە ئەیبینن لێرە ئەو کارمەندانە بوون کە شەونوخونی و ئەو 2700 نەخۆشەی کە چارەسەری کۆرۆنایان بۆ وەرگیرا و ڕەوانەی ماڵەوە کراون لەلای ئەم ستافە بەڕێزەوە هەمووی چارەسەر کراون و ڕەوانەی ماڵەوە کراون. بۆیە داواکارین هەرزوو جوابمان بدرێتەوە بۆ ئەوەیش ئەو بەشەی کە کراوەتەوە لێرە بەشی هەناوی بتوانین تەشەنەی پێ بدەین. شایانی باسە ئەو بەشەی کە ئێستا لێرەیە ڕۆژانێک بوو هەمووی ئیحالەی سلێمانی ئەکرا داخل ناکرێت لەبەری شوێن و جێ نەبوون. ئێستا سپاس بەخۆ لە ماوەی 2 هەفتەی ڕێژەیەکی بەرچاو نەخۆش داخل کراوە، چارەسەری پێویستی بۆ کراوە ئەو لۆدەی کە لەسەر وەزارەتی تەندروستی و ئیداری گەرمیان و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیانە بۆ ئیحالەکردن ئەو لۆدە نەماوە. ئێمە باسی ڕیسکی هاتوچۆ ناکەین کە خۆدا نەزانن ڕێگای کەلار سلێمانی چ ڕیسکێکە و جادەگەی چۆنە. بۆیە لە کۆتایی قسەکانمان بەوە هێنین کە هەر زوو وەڵامی داواکاریەکانمان بدێنەوە. یەکشەمەی داهاتوو ئێمە پێش یەکشەمەی داهاتوو ئێمە وەڵامان لە حکوومەتەوە یەکشەمەی داهاتوو کاردانەوەی تونترمانە بێت و ئەمە کۆتا کاردانەوەی هێمنانەمانە. بۆ ئێستا پێم خۆشە دانە بە دانا لێدوان لەو کارمەندە بەڕێزانە وەرگرن چونە ئەمانە قەڵایەک بوون بۆ هەموو گەرمیان، ئەمانە حەقیان تاج و زێڕینە. بەڵام بەداخەوە لێرە
کەس ئاوڕێن لێ ناداتەوە. سپاس.